جەژنی نەورۆز پیرۆز بێ لە گشتگەلی کورد ئینشەڵڵا بە خۆشی بە سەرکەوتووی بە ئارامی بە بەرقەراری ئاشتی لە کوردستان پێم خۆشە لەو سێ ڕۆژەی کە دەچینە دەرەوەی شار پێیان ئەوەیە بۆ خەڵکەکە کە پاک و خاوێنی ژینگەکە بپارێزن و پاک و خاوێنی وڵاتەکەم بپارێزن. پیرۆزبایی ئەم جەژنە لە گەلی کوردستانەکەم لە هەر پارچێکی ئەم کوردستانە بن و هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ وڵاتەکەمان و ئەمڕۆ لەگەڵ خانەوادەکەمان هاتوینەتە دەرەوە زۆر خۆشحاڵم و هیوادارم هەموو تاکێکی کورد دڵخۆش بێت لەم ڕۆژەیە چکە نەورۆز جەژنێکی نەتەوەییە و جەژنێکی کوردیە. ئێمڕۆ ساڵڕۆژی نەورۆز ئێمە لە مامەیارەین هەموو ساڵێک ئەم یاداکرێتەوە بەس من بە چالاکیەکانم بە چالاکی هونەرەکانم وەکو شێوەکارێک ڕاستەوخۆ لە ناو خەڵکە بۆی ئیشە شێوەکاریەکان خەڵکەکە ئاشنا بێ بەم ئیشە شێوەکاریە ڕاستە ماندووە بم بەڵام ماندووبین و ماندووبوونم پێوە دیار نییە لەبەرەوەی کە ناو خەڵکە ئاژیم بۆ خەڵک ئیشەکەم و ڕێز و خۆشەویستی هەیە بۆ خەڵک. جەژنە پیرۆزەی نەورۆز لە هەموو کوردستان لە هەر شوێنێکی کوردستان هەر کوردێکی لێبێ جەژنە پیرۆزەیان لێ یەکەم بە هیوام هەموو ساڵێک ئاگری نەورۆز بە خۆشی هەموو لایەکەوە بکرێتەوە بە ڕێکەوتنی هەموو لایەنەکان بە تەبایی هەموو کوردستان و یەکگرتی هەر چوار پارچەی کوردستان. دیارە هەڵکردنی ئاگری نەورۆز دەڕواندز هەموو ساڵێک کرایە ساڵ دەکە ساڵ جیاوازی هەبووە قۆناغ دەکە قۆناغ جیاوازی هەبووە پێشووترم چینە لە گردەکانی دەوروبەری ڕواندزە ئاگری نەورۆز کردەوە بەڵام بۆ ساڵانەی دوایی بە شێوەیەکی ڕێک و پێکتر و منەظەمتر کرایتەوە.